سڵاوتان لێبێت ئەمڕۆ بۆ جاری سێم دانیشتوانی گەڕشی سیمی خاتوناوە گردبوونەوەی ناڕزایەتیان ئەنجامدا بوو بە هۆکاری نەبوونی خزمەتگوزاریەکان یاخود کەمی خزمەتگوزاریەکان. ئەمڕۆ بەیانی گردبوونەوەی ناڕزایەتیان ئەنجامدا بوو، بەڵام تاوەکو ئێستا هیچ یەک لە لایەنە پەیوەندیدارەکان نەهاتووە بۆ بەدەمیانەوە تاوەکو داواکاریەکانیان بۆ جێبەجێ بکەن، وە لە هەمان کاتیشە کۆمپانیای جێبەجێکاری بەستنی پێوەری زیرەکی کارەبا هاتبوو، بەڵام بەهۆی ناڕزایەتی دانیشتوانی ئەم گەڕەکەەوە کۆمپانیا جێبەجێکاریان لێرەوە دوور خستەوە، ڕێگەیان نەدا تاوەکو ئەم کۆمپانیایە کارەکانی خۆی بکات. من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر هەڵبەتە من پێشەوەی بچمە لای دانیشتوانی ئەم گەڕەکە ئەمڕۆ ڕوپاك ئەحمەد ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵی دادگەری هاتووە بۆ سەردانیان تاوەکو ئەم یاداشتەی کە ئەوان هەیەە بە نووسرا و بیگەێنێتە سەرۆکاتی پەرلەمان و لێوەشەوە بۆ وەزارەتی شارەوانی بیگوازێتەوە. من دەمەوێت سەرەتا لە ڕوپاخانەوە دەست پێ بکەم. ڕوپاخان سڵاو لێبێ، بۆچی تۆ هاتووتە ناو گەڕەکی سیمی خاتوناوە داواکاریەکەی ئێوان دەگەیەنیتە کوێ؟ گەڕەکی سیمی خاتوناوە دیارە لە ناو چەقی شارە لە بینی جادەی 100 بۆ 120 تەنها ئەو گەڕەکە دابڕاوە بێەوە هیچ خزمەتگوزاریەکی بۆ بێ. چۆن دەکرێت گەڕەکێک لە ناو هەولێر لە ناو چەقی شار بێ خزمەتگوزاری بۆنێ؟ قیڕە بۆی دەرچووە نازان پارەکە خوراوە چی لێ هاتووە بۆ کوێ بردراوە چێ دزیویەتی، و هەروەها قوتابخانە خزمەتگوزاریەکان بەگشتی هیچی بۆ نەهاتووە، قوتابخانەیە نیەتی، مزگەوتەوەکو باز دەکەن خەڵکی خێرخواز مزگەوتی لێرە دروست کردووە. سەوزایی لە نەخشەی وردەکاری لە شارەوانی کە هەیە کۆمەڵێک سەوزایی هەیە، ینی لەو گەڕەکە سەوزایی تا ئێستا حکوومەت هیچ ئاوڕێکی نەداوەتەوە لە سەوزایی، وە بێئاوی یەکێک بۆ لەو گەڕەکانی کە لە وەرزی هاوین ڕوبەڕووی بێئاویەکی زۆر بوونەتەوە. ماڵ هەبووە 2 جارێک ئاوی بۆ نەهاتووە، ماڵ هەبووە 15-20 ڕۆژ جارێک ئاوی نەدیتووە، بۆیە داوای حەق و مافی خۆیان دەکەن و منیش پشتگیریان دەکەم نووسراوێکیان پێ بە واژووی خۆیان بۆیان بەرز دەکەمەوە دەسێ سەرۆکایەتی پەرلەمان و هەروەها وەزیری شارەوانی دەبێ بە زووترین کات بێتە سەرخەت بۆی کێشەکانی ئەو بەڕێزانە چارەسەرکە. زۆر باشە، من دەمەوێت لەگەڵ یەشێک لە دانیشتوانی ئەم گەڕەکەش قسە بکەم. سڵاو لێبێ خاتون، پێم بڵێ داواکاریەکانی ئێوە لەم یاداشتە چیتان نووسیوە؟ ئەوەمان نووسیا لۆی شارەوانی ئەوە لە هەموو شتی بێ ئەوەینە لەمە بێخەمن و ئاگان لە وەرزی ئەو ملەتە ئێرکانە نیە، دەمانەیە بڕێک ئاوڕێکن لێ بدەنەوە و لە خەدەماتن لۆ بین و چن لۆ هەیەمە بەخوای لە خەدەماتی سفرین برا هیچ لۆ نەهاتی ما چن لۆیە ئێستاش ئەو نووسراویانەوە لۆ کێشەی چیتان هەیە ئێستا ئێوە لە بۆ هەیە ئەلعانەوە کارەبای زیرەکی دانەوە لۆمان بەست ئەمەش کارەبای زیرەک نالین بەسترێتن باقیرمان لۆ بکەن باقیرمان لۆ بکەن هەینێک ئەمەش بەخێراتنیان دەکەین دەرین دەوەرە کارەبای زیرەکیش ببەستە کەینێ قیڕیان لۆ کردین ئەو هەر مەکتەب هەر هیچمان نییە ئەوانەی خەرچی پشتەوەش هەموو هەر ئاو وەڵڵاهی هاوینێ وەخت بخنچین لە تێنان کەسێک دە هاوارێمان نەهات ها ئەو لۆ ئەوەش 50 کەس بە گۆڕێ وەرە بیتن ئەوەمان لۆ ئەبەستن کارەبای زیرەکمان لۆ بەستن ئێدەبا 50 کەسیش بە گۆڕەکەن ماغسیم بەخۆی چەندە ئەدی نارێن گەڕەشی شەهیدانە دەبا بکەنە پارچی شەهیدان لە ئەو ملەتەی ها هەمووی یعنی 7 فەرعە خۆ خەدەماتی هەندە ناوێتن هەندەی ناوەش عەفلەکە کرێتن لە بازاڕی یعنی بەشیدا هەندەی لە ناو سیمی سەرفکەن لە عەفلە وشتی سەرفەکەن بەخوای برا ها لۆ نایەن لەو خەرکەی سەرفکەن. حکوومەت بۆچی نایەت بەدەم داواکاریەکە؟ وەڵای حکوومەت ئەمە بەخۆش نزان حکوومەت لە ئەو ملەتەی لۆ نایەتە سەرخەت بێباکە جێ لەو ملەتەی نیە و ناوەڵڵا وەڵای داواکاری ئەوێ کاکە لۆمان بێنە سەرخەت وەرن لە ئەو ملەتەی ئەوی شەی بکەن. زۆر باشە ئارێ وەڵڵا ئەوەش لۆ نووسینێ زۆبەتەمای خوای بزانین چن لۆکەن. زۆر باشە، دەستان خۆش بێت، زۆر سپاس دەکەم. بەڵێ بە شێوەیەکی گشتی ڕوپاك ئەحمەد ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵی دادگەری یاداشتەکەی وەرگرتووە لە ڕێگەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانەوە یاداشتەکە بەرز دەکاتەوە بۆ وەزارەتی شارەوانی و لایەنە پەیوەندیدارەکان تاوەکو ئەو خزمەتگوزاریانەی کەوا بۆ ئەم گەڕەکە نەهاتووەوە ئەو داواکاریانەی ناو ئەو یاداشتەدا هەیە بێگەێنن بە لایەنە پەیوەندیدارەکان و لایەنە پەیوەندیدارەکانیش لە زووترین کاتدا بتوانن خزمەتگوزاریەکان بۆ ئەم چەند فەرعە یاخود بۆ ئەم گەڕەکە دابین بکەن.